بێگومان خاوشکۆ دیوکلتیانوس بۆ بەرژەوەندی ڕۆم وامەیالەتە بایەخی زۆرتر لە خزم و کەسوکاری خۆیان دادەنێن کەوایە بارکی سەرشانم دەزانم بەڵێم کە من دڵنیام کە خاتو هێلن وەکو مێردەکەی ماکسیمیلیان تاقانەپەرستەوە خۆداکانی ئەمە قبول نییە و هەموو کەسێ ئەمە دەزانێت کە دڵپیسی و ناپیاوی تۆ سەرچاوی ئەم قسە پوچانەیە ئەتۆ درۆزنە زیاتر نیت تۆ دەتوانێ و شتانێک کە وتت بی سەلمێنی جۆلیۆس دەیسەلمێنم بەڵگەشت هەیە؟ بەڵێ وەلە ڕۆژەکە دادگا پێک بێت تەواوی بەڵگەکانم بە خزمەتیەوە دەدەم دڵنیابە ئەگەر نەتوانێ بیسەلمێنی هەر لەو دادگایەدا سەری خۆت بەبات دەدەی قبولی دەکەم بەڵام تۆ ئەگەر دەرکەوێکەوەکو مێردە پیسەکەت لەسەر ئاینی مەسیحیت تۆ و کوڕەکەت هەر بە زیندوی لە گۆڕ دەنێم بڕۆن تەواوی ئەم هەڕەشانە ئاکامی نییە زۆر ناخایەنێ کە ئەم خیانەتانە لەبیر دەچنەوە و خوداپەرستان هەر بەم چەشنە پەرەپێدانی بیر و باوەڕی خۆیان درێژە پێدەدەن دەبێنێ خاوەنشکۆ باشتر وایە بۆ سەرمەشقی باقی خوداپەرستەکان و لەبیر نەچوونەوە سەزادانی خاینەکان ئەم ڕووداوە لەسەر لەوحەیەکی بنووسرێ و لە کۆشکدا لەبەر چاو ڕاگیرێ کاتبم بە بانکەن کاتب ڕاستە دەمەوێت لەگەڵت قسە بکەم بڕوانە هێلن من دەتوانم لە دادگادا دژی تۆ شەهادەت نەدەم ئەگەر بیر لە خۆت ناکەیەوە بیر لە کوڕەکەت بکەوە بە کوڕەکەت دڵنیابە ئەگەر لەگەڵ من زەماوەند بکەیت منیش بە تۆ دەڵێم دڵنیابە ئەم ئاواتەت دەبێنێ و گۆڕ من دڵنیامە ڕۆژەکە ئێرکمین لەژێر خاکدا بنێژن تۆ ئەقڵ دێتە مێشکتدا بەڵام ڕۆژە زۆر دێرە کەمە بیرکەوە هێلن من دەتوانم تۆ بەختەوەرکەم من لەسەر دینی مێردەکەمم و ڕقم لە تۆ و تەواوی خوداکانی تۆیە ئەمەت لەبیر نەچێتەوە و هەر کارێکە دەتوانی بیکەی خۆتی لێ مەبوێرە دەتوانی ئەمەش لە دادگادا بڵێ بڕۆین گالۆس لەم کارت پەشیمان دەبیەوە هێلن دەبینی تۆ ناتوانی پێشمە کارەکانی من بگری هێلن لە خزمەتتان خاوەنشکۆ بنووسە لە سەردەمی ئێمپەراتۆر جەنابی هادریانوس و لە سەردەمی حکوومەتی خاوەنشکۆ دیوکلتیانوس لە فیلادلفیادا
6 کەس لە ڕاوێژکارانی حکوومەتی بەنێوەکانی مەکسیمیدیانوس، تلمیخا، یۆڤانیس، سودینانوس، مارتینوس و دیناسیوس لەسەر دینی ڕوومیەکان نەمان و لە پەرستنی جەنابی ئیمپراتۆر خۆیان بوارد، چونکو چووبوونە سەر دینی پێغەمبەری درۆینەی عیسای ناسری. ئەوان بە خیانەتی یەکێک لە ئەفسەران لە بەندیخانە هەڵاتن و بە یارمەتی شوانێک ناوی ئەو شوانە چی بوو؟ ئانتۆنیۆس خاوەنشکۆ. ئەنتۆنیۆس لە شکەوتێک لە کێوی ئەندلوسا خۆیان حەشاردا، بەڵام سەربازانی ئیمپراتۆر ئەوانیان دۆزیەوە و بە فەرمانی فەرمانداری فیلادلفیا خاوەنشکۆ دیۆکلێتیانۆس هەر لەو ئەشکەوتەدا لەبەند کران تا لە برسێتی و تینوێتیدا بمرن و هەر ئەو ئەشکەوتە بوو بە گۆڕی ئەوان. ئەم نووسراوە لەسەر لەوحەیەکی مەفرەغی هەڵکەنن و لە خەزنەی کۆشکدا بە ناوی بەڵگەیەکی مێژویی بیپارێزن تا بەسەرهاتی خائینەکان ببێتە سەرمەشقی باقی خەڵک. بەسەر چاو خاوەنشکۆ. تەنیا خوددا بانگ بکەن کە بەسەر تەواوی کارەکاندا زاڵە. تەنیا ئەو بانگ بکەن کە زوو دێتە هاناتانەوە. ئەی مامۆستا، ئەی بۆچی هەرچی بانگی دەکەین نایەتە هانامانەوە؟ خوددا بانگ بکەن هەر بەو شێوەکە خۆی وتویە، نەک بۆ جۆرەکە ئەمانە ژوپیتێر، ڤنوس، میترا و ئیزیس بانگ دەکەن. خوددا پەرستی لەم ئەزیزانە فێر بن. لە کاتی ئەو مەترسیە گەورە دیسانیش هەر خوددایان بانگ دەکرد. خودای گەورە بە مەسیحی وت: ئەی ئیسا، بە زاڵمانی بەنی ئیسرائیل بڵێ من بانگ بکەن بە دڵێکی پاکەوە و بیر و زەینی دوور لە شرکەوە و کردەوەی چاک و شیاو و دڵنیابن ئەو شتەی کە چاکەی ئێوەی تێدایە جێبەجێ دەکات. و خودای گەورە بە ئیسای وت: ئەی ئیسا، ڕواڵەتی خۆت بە ئاو بشۆ و باتنی خۆت بە کردەوەی چاک، چونکە ئەتۆ دەگەڕێەوە بۆ لای من. کاتێکە وە بیری من دەکەوی نەفسی خۆت سەرکوت بکە، و کاتێکە نەزانان نووسون تۆ وریابە. ئێستا بڵێن کامیەک لە ئێوە بەم چەشنەن؟ من شەهادە دەدەم کە جنابی ماکسیمیلیانوس و یارەکانی بەم چەشنە ژیاون. ئەوان مؤمنانێکی نەترس بوون کە جگەل لە ڕێگای خوددا هەنگاوێکیان هەڵ نەگرتووە. ئێستا 3 مانگە کە ئەو پیاوە چاکانە لەگەڵ کۆی خۆیاندا ڕاکشاون. وەرن هەمومان پێکەوە بۆ شادی ڕۆحی ئەوان دوعا بکەین و سڵاو و درودی خۆمان بنێرین بۆ ئەوان.
خدایە ئەمانە بۆ قایم بوونەوەی دینی تۆ لێرەدا کۆبوونەتەوە. ئێمە بۆ پێڕەویکردن لە شەهیدانی ئەشکەوتی ئانجلۆز یارمەتی بدە. ئامین. وە ڕۆحی ئەوان لەگەڵ پێغەمبەرەکانت مەحشور بکە. ئامین. وە سڵاو و درودی خۆت بنێرە بۆ ئەوان. ئامین. دایە ئێوە ئەسلەن نیگەران مەبن، من خۆم ئاگام لە ئێوە دەبێ. بابم لە ڕێگەی خۆدا کوژرا. ئەرێ کوڕەکەم، ئەرێ بۆ کوێ دەچێن؟ ئێوە حەقتان نییە بڕۆنە ژوورێ، ڕاوەستن لەگەڵ ئێوەمە بگەڕێنەوە، بگەڕێنەوە. ئێوە حەقتان نییە بڕۆنەوە ماڵەوە، بڕۆن. بە فەرمانی خاوەن شکۆ ژولیوس دەبێ ماڵە بگەڕێن. دانیشتوانی ئەم ماڵە بە پەرستنی خودای تاقانە تاوانبار کراون. خدا گیان چی بووە؟ دەبینم کە خاتو هێلێن زۆر ترساون. بێشەرم چیت دەوێت؟ پاش ئەمە ئیدی هەروایە ماڵێکە دانیشتوانی نێوی مەسیح دەبن بە خودای تاقانە دەپەرستن شیاو یارەمش نین. هەر کات کارتان تەواو بوو لە بەرچاوم بن. ئافرین، ئافرین. خەریک بن بۆ ڕاوەستاون درێژە بدەن. کارلۆس تۆ لێرەستەکەی کەم وایە تۆم بدیدایە لێرە بوونت لێرە پڕمەترسیە. مەسەلێکی گرنگ هاتووەتە پێش. نازانم تۆ هاوکاری دەکەی یان نا. لە دۆستایەتی من دڵنیای؟ تۆ جەنابی ماکسیمیلیانت خۆش دەویست، دروستە؟ من ڕۆح و ژیانی خۆم بە هیوان دەزانم. ئەگەر نیاز بێت ئەرکی خۆت جێبەجێ دەکەی؟ ئەرێ پترۆس، ئەمە ئەرچی سەرشانی منە. چی بووە گالۆس؟ بە من بڵێ. دەڵێن تۆ تەنیا بڵێ بۆ پاراستنی ئابڕووی جەنابی ماکسیمیلیان حازری فیداکاری بکەی یان نا؟ حازرم بۆ جەنابی ماکسیمیلیان تەنانەت گیانی خۆشم بدەم.
بەسیکەن بگرن مەیاڵە دەرچیە بگرن بگرن خۆبەسیکەن بگرن خاتونی من خاتونی من خاتونی من خاتونی من خاتون مزگەنی هەواڵێکی خۆش خاتونی من خاتونی من خاتونی من چی بووە گالووس؟ خاتون لەکوێیە؟ وابزانم لە کتێبخانەدا بێ. کتێبخانە؟ ئەرێ چی بووە گالووس؟ خاتونی من جولیوس جولیوس مرد. ئەو مرد؟ شکر بۆ خوددا ئەو دەبوایە بە سزای کارەکانی گەیشت بە شکر بۆ خوددا شکر بۆ خوددا. ئەو چۆن مرد گالووس؟ پترۆس خاتون پترۆسی قارەمان ئەوی کوشت. پترۆس؟ پترۆس؟ بەڵێ پترۆس خۆی چی دەهات؟ ئەو گیانی خۆی لەم ڕێگایەدا بەخت کرد. خاوەنشکۆ پاش ئەمە هیچ کەس ناتوانێ زیانێ بە خاتونی ئێوە بگەێنێ. دڵنیابن. خدایە پترۆسی قارەمان لە ڕەحمەتی خۆت بێبەش مەکە و ئەو لەگەڵ پیاو چاکان هاونشین بکە. خاتونی من ئەو قارەمانە مرد. خیانەت لە دوایی خیانەت تاخمێخائن لە دەور و بەرم کۆبوونەتەوە ڕۆژی ڕووناک لە پێشچاوی تەواوی خەڵک ئەسیرێک خۆی لێکی ڕزگار کراوی دەستی ماکسیمیلیانی خائن ئەفسەری پایە بەرزی ئێمە دەکوژێت. ئەوە لە ڕاوێژکارانی پیسی ئێمە و ئەوەش لەو ئەفسەرە خائینە خۆفرۆشە فیدیاسی پیس و ئەمەش لە قارەمانی مەیدانەکانی تەفریح و خۆشڕابواردنی ئێمە ئیدی بە چ کەسێ
بە چ کەسێ دەتوانم متمانەم هەبێ تەوای ئەوانە لە جێرسەری مەسیحەکاندا خاوەنشکۆ بەر لەمەش ئەمە وریاییماندا بوو خاوەنشکۆ ئێوە باشتر لە باتی وریاییدان بە من پێش بە تەبلیغاتی مەسیحیەکان بگرن وە ساقەت بم ئەو ڕووداوە پیسە لە کۆشتا قەوماگە بۆتە هۆی دڵگەرمی پەیڕەوانی دینیان ئەوان هەموو جگایکیان پڕ کردووە ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەیان زیاتر دەبێتەوە ئەی ئێوە خەریکی چین کاهێنەکانی بەعابەت بۆچی باسی دەسەڵاتی مریخ ئاپۆلۆن وەژۆ پێتری تاوانا بۆ خەڵک ناکەن خاوەنشکۆ ئێمە هەولی خۆمانداوە بەڵام بێفایدەیە هەرچی زیاتر هەوڵ دەدەین کەمتر بە ئاکام دەکەین قسەی پڕۆپۆچ قسەی پڕۆپۆچ دەکەن من چۆن بزانم کە ئەم دینە تازەیە لە نێو کاهێنەکانی مەعابدیشدا پەرەی نەسەندووە چۆن بزانم کە خائینی دوایی تۆنیت یان تۆ بیان کوژن تەواوی پێڕەوانی ئەم ئاینە تازەیە سەر ببڕن تەنانەت یەکی کەسیشیان بە زیندوو مەهێڵنەوە بیان کوژن جەنابی دەقیانوس سلامت بێت جەنابی ئیمپراتور هادریانوس 3 ڕۆژ لەمەوبەر پاش گەڕانەوە لە سەفەری ئۆرشەلیم کۆچی دواییان کرد چی دوت؟ ئیمپراتور هادریانوس 3 ڕۆژ لەمەوبەر مردن پنا دەبەمە بەرژوە پێتری بەرز و توانە بەرگەی ئەم خەمە گەورەیە چلۆن بگرم تەواوی هیوای من لە ڕوومدا بەڕێزیان بوو من هێشتا بەسەر خەیانەتەکانی ناوخۆیدا زاڵ نەبوومە پاشەمە پیلانەکانی ڕۆم دژی حکوومەت چۆن بەرپەرش دەمەوە ئیمپراتۆری تازەکیەیە ئانتێنن خاوەنشکۆ سەنا ئانتێنن کوڕی خاوەنشکۆ هادریانوسی بۆ جێگری ئەو هەڵبژارد ئافرین ئافرین بۆ سەدای ڕۆم وە درود بۆ ئانتەنەن ئەنتۆنیۆسی دڵپاک و دیندار من دڵنیام کە پەیوەندی ئێمە لەگەڵ ئانتەنەن دۆستانەتر لە پەیوەندی ئێمە لەگەڵ هادریانوس دەبێت ئەو ئیمپراتۆری بە زۆر قبول کرد خاوەنشکۆ من ئەو باش دەناسم زۆر وریایە بەڕواڵەت دەڕێنا بەڵام لە دڵەوە پێی خۆشە زۆریشی پێخۆشە هەر بەم بۆ نێوە لە سبەی نێوە بۆ ماوەی 1 حەوتا جێژن دەگرین ئیمپراتۆری کۆچ کرد لە پێشتا لەبەر ئیمپراتۆری کۆچ کرد و ڕۆژی ئازیەت باری ڕادەگەێنین جێژن ڕاوەستێ بۆ پاشان جێژن دەگەڕین پاشان